وەڵێ لە ئێستادا ئەو لیژنەی وەزارەتی ناوخۆ کە پێکەندرا بوو بۆ لێکۆڵینەوە لە گژی و ئاڵۆزیەکانی ناو یاریگای نەورۆز لە ئێستادا لێرە بە جێدەهێڵن ئەوەی کە هەیە کە وەزارەتی ناوخۆ دوێنێ شەو لەسەر ئەو گژیانی کە هەیە لیژنەیشیان پێکێنا و لە ئێستادا یاریگای نەورۆز بەجێ دەهێڵن لەسەر ئەو بابەتەی کە هەیە هەرێکە لە دکتۆر ئارام بەڕێوەبەری پۆلیسی سلێمانی و چەند کەسێکی دیکە لە لیژنەکەدان کە ئەمڕۆ لە ئێستادا ئێرەیان بەجێ هێشت دوای ئەوەی کە بەدۆدەچوونیان کردو لێکۆڵینیان دەست پێ کردو لەسەر ئەو ڕووداوەی کە دوێنێ شەو لێرە لە نێوان هەندەرانی یانی نەورۆز و یانی زاخۆ ڕوویدا کە تێیدا 62 کەس بریندار بوو. ئەمە ساتی جێشتنی لیژنەکەی وەزارەتی ناوخۆیە کە یاریگای نەورۆزیان بەجێ هێشت. بەڵێ لێکۆڵینەوەکان لەبارەی ئەو گژیانەی دوێنێ شەو کە ڕوویدا لە ناو یاریگەی نەورۆز بەردەوامی هەیە کە لە نێوان هەندەرانی یانی نەورۆز و یانی زاخۆ کە ڕوویدا دوێنێ شەو وەزارەتی ناوخۆ بڵاوی کردو کە لیژنەیە پێک دێنن بۆ لێکۆڵینەوە لەسەر ئەم بابەتە. لە ئێستادا لیژنەکە یاریگەی نەورۆزی بەجێ هێشت بەڵام ئەوان هیچ سێیان نەبوو لەسەر ئەم بابەتە پاشان لە ڕێگەی ڕاگەیەنراوی خۆیانەوە یاخود لە ڕێگەی کۆنگری ڕۆژنامەوانیەوە ئەنجامی لێکۆڵینەوەکانیان ئاشکرا دەکەن وەکۆی کە بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیش بڵاوی کردەوە کە دوێنێ شەو بەهۆی ئەو گژیەوە 62 کەس بریندار بووە کە 27یان لە ڕێگەی تیمەکانینەوە نێدراون بۆ نەخۆشخانە 25یان لێرە چارەسەریان بۆ کرا و 10 کەسیشان لەلایەن هاوڵاتیان و کەسوکاریانەوە براونەتە نەخۆشخانە و 1 کەسیش نەشتەگەری بۆ ئەنجام گەێنراوە. بەڵام ئەوەی کە هەیە تا ئێستا ئەو لیژنەی وەزارەتی ناوخۆ هیچ شتێکی لەسەر ئەم بابەتە بڵاو نەکردوەوە ئاخۆ ئەوان گەشتون بە چێ دەرەنجامێک.